لەم کورتە ڤیدیۆیەدا باس لە گیاندارێکی تەواو جیاواز دەکەین بە کۆمەڵێک زانیاری دەخەینە ڕوو کە ڕەنگە یەکەم جار پێی بیبیستی و لەوانەیە یەکەم جار بێت کە ئەم گیاندارە دەبینی. ئەم گیاندارە جۆرێکە لە سەلەمەندەر کە پێی دەوترێت سەلەمەندەری گەورەی سینی. سەلەمەندەر واتە بەرمایی بە عەرەبی، بە کوردی ئەوەندەی بزانم پێی دەڵێن وشکاوەکی یان وشکاوێکی شتێکی ئەو هەیە، ئێستا بۆم نایە. دەی ئەوە گرنگ نییە ئەوە ناوەکەیەتی؟ با باسی زانیاریەکان بکەین سەبارەت بەمە. ئەم گیاندارە دەتوانێت زۆر گەورە بێت و بگاتە مەترێک 80 سانتیم واتە بەقەد مرۆڤێکی کاملی لێدێ. زانایان ئەڵێن مێژویان زۆر کەونە و دەگەڕێنەوە بۆ 170 ملیۆن ساڵ پێش ئێستا، واتە لە زمانی دایناسۆرەکانەوە هەبوون. ئەوەی شایانی باسە چاویان زەعیفە ئەم گیاندارە، واتە ئاستی بینینیان زۆر لاوازە و بینینیان باش نییە، بەڵام خوای گەورە بۆی تەعویز کردوونەتەوە، ئەویش جسمیاندا پۆشراوە بە حەساس، واتە هەر کاتێک گیاندارێک شتێک بکەیتە ناو ئاوەکە یاخود لە دەوروبەریان بجوڵێ پێسیان وەرگر و حەساسی تایبەتی لەسرە هەست بەو گیاندارە دەکات. ئەم سەلەمەندەرانە هەر لە ڕێی پێستیانەوە ئۆکسجین هەڵدەمژن، پێستێکی چرچ و لۆچیان هەیە کە دەتوانن بە شێوەیەکی نائاسایی پانی بکەنەوە بۆ ئەوەی حەجمیان گەورەتر بێ و بتوانن زۆرترین نسبەی ئۆکسجین هەڵمژن. ئەم سەلەمەندەرانە هەر کاتێک هەستیان بە ترس کرد یاخود هێرش کرایە سەریان لەلایەن ئاژەڵانی دڕندەوە، ئەوە شلەیەکی سپی لە پێستیان دەردەکەن کە بۆنێکی بەهێزی بیبەری لێدێ، ئەمە ژوا دەکات گیاندارەکانی تر لێیان دووربکەونەوە و نەیانخۆن. هەندێک لە سەرچاوەکان باس لەوە دەکەن کە هێمای یینگ و یانگ کە هێمایەکە زیاتر ئەو هونەرە بەرگریەکان بەکاری دێنن کۆنفۆ ئەوانە، تاکیدم بینیوتانە لە فیلمەکان. هەندێک لە زانایان دەڵێن ئەو هێمایە لە ئەم ئاژەڵەوە هاتووە کە دوو دانە لەم ئاژەڵە لێک دراون هێمایەکی وها دروست دەکەن. ئەم سەلەمەندەرانە خواراکەکانیان قووت دەدەن وەکو ماسی و کرم و بۆق و حەشەراتەکانی تر. بەداخەوە ئێستا ژمارەیان لە کەمبووندایە بەهۆی ئەوەی کە لەلایەن مرۆڤەکانەوە دەخورێن. لە سین هەر شتێک بێ دەیخۆن، ئەم گیاندارە ژێکێکە لەوانەی کە بۆتە قوربانی دەستی سینیەکان.